بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. جارێکی دیکە لە بەرنامەیەکی دیکەی تەندروستی لە خزمەتانم. بەرنامەی تەندروستی ئەم جارەمان تەرخان کردووە بۆ قسەکردن لەبارەی ڕۆڵی تاقیگە یان با بڵێن مختەبەر لە دەستنیشانکردنی نەخۆشیەکان و هەروەها لە چاودێریکردنەوەی نەخۆشیەکان. ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن ڕۆڵی تاقیگە و مختەبەری نەخۆشخانە و ناوەندە تەندروستیەکان لە سیستەمی تەندروستیدا لە دەستنیشانکردن و چاودێری و چارەسەری نەخۆشیەکاندا چییە؟ طبعاً بەشی بەرنامەکەم کردووە بە دوو بەشەوە. بەشێکی سەرەتای بەرنامەکە پێم خۆشە کۆمەڵی خاڵی گرنگ بۆ هاوڵاتیان ڕوون بکەمەوە کە پێم وابێت لە زۆر شتی دیکە گرنگترە کە لەوانەیە هاوڵاتیان بەجیا گرنگی پێ بدەن. خۆشەویستان، پێویستە ئەوە بزانین کە بۆ ئەوەی بە شێوەیەکی دروست بەدەم چارەسەری بارودۆخە تەندروستیەکانی خۆتەوە بی، بۆ ئەوەی بە شێوەیەکی دروست کاتێک گرفتێکی تەندروستیت هەیە بەدەمیەوە بڕۆی، تەنها ئەوە گرنگ نییە بۆ کوێ ئەڕۆی، تەنها ئەوەندە گرنگ نییە ئایا لە کام وڵات سەردانی پزیشکەکەی، سەردانی کام پزیشکەکەی، پزیشکەکە تا چەندە بەهێزە، نەخۆشخانەکە تا چەندە بەهێزە. بەشێکی گرنگی بریتیە لە ڕۆشنبیری خۆمان، واتە خۆمان چۆن بەدەم بارودۆخەکەی خۆمانەوە ئەڕۆین. هەندێک هەڵە تێگەشتن هەیە لە ناو هاوڵاتیانی خۆماندا کاتێک گرفتێکی تەندروستیان هەیە یاخود کاتێک لێکدانەوە بۆ بارودۆخێکی تەندروستی بۆ نیشانەیەکی خۆیان بۆ نەخۆشێکی خۆیانەکەن کە لەوانەیە ببێتە هۆی ئەوەی بارودۆخەکەی خۆیان بەلاڕێدا بەرێ، یاخود لەوانەیە چارەسەری نادروست وەربگرن، یاخود لێکدانەوەی هەڵە وەربگرن کە سەرنجام زیانی تەندروستی بە خۆی و بە دەوروبەرەکەی بگەێنێت. لێرەدا گرافیکێکم بۆ ئامادە کردوون، ئەگەر هاوکارانم پیشانی بن لەسەر شاشەکە، سەبارەت بە دەستنیشانکردنی نەخۆشی. هاوڵاتیانی بەڕێز، ئەمەوێ لێرەیە پێتان بڵێم کە چۆن نەخۆشی دەستنیشانەکرێت. لەوانەیە هەر کەسێک لە ئێمە ئێستا کاتێک گرفتێکی تەندروستی هەیە، بۆ نمونە کەسێک لە ئێمە بە ئازاری پشت، بە ئازاری سکی، بە تەنگە نەفەسی، بە کۆکە، بە هەر نیشانێکی دیکە، ڕاستەوخۆ بیلەوە کاتۆ پەنا بۆ ئەوە بەرە بزانێ چ نەخۆشخانەیەک چه پزیشکێک خۆی متمانی پێ هەیە سەردانی بکە و دەستنیشانی بکە. بەڵام چی گرنگە بەلای منەوە، بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئەم زانیاریە نازانن کە ئێستا من لەسەر شاشەکە پیشانی ئێوە میاوە بۆتانی باسەکەم. ئەویش بریتە لەوەی کە دەستنیشانکردن یاخود تەشخیصی نەخۆشی بە تەنها بە یەک شت ناکرێت. واتە چی؟ واتە تەنها پزیشک بە تەنها ناتوانێت تەشخیصی نەخۆشیت بۆ بکە. ئەگەر باشترین پزیشکی دنیا بێ، هەرچی زانیاری پزیشکی هەیە لای بێت، ناتوانێت دەستنیشانی هەموو، ناڵێم هیچ نەخۆشیێک، هەموو نەخۆشیەکت بۆ بکە. دەستنیشانکردنی نەخۆشی پێویستی بە چەند تووڵێکە، پێویستی بە چەند ڕێگایەکە بۆ ئەوەی بگەیتە دەستنیشانکردن. طبعاً ئەمە بۆ ئەوەی ڕوون بێ لای ئێوە مەبەستم لە نەخۆشیەکانە بەگشتی، چونکە لەوانەیە هەندێک نەخۆشی هەبێت تەنها بە بینینی پزیشکێک بە پرسیارکردنێک بە 4 کەلیمی بەسی دەستنیشان بکرێت. لەوانەیە نەخۆشیش هەبێت، حاڵەت هەبێت کە بە هەفتە لە پێشکەوتوترین نەخۆشخانەی دنیا نەخۆشەکە بمێنێتەوە و چەندین پشکنین و پرۆسەی پزیشکی بۆ ئەنجام بدرێ، هێشتا نەتوانی بگەیتە دەستنیشانکردن. ئەوەی لەسەر شاشەکەی بینن بریتە لەو پێویستیانی کە ئێمە لە ناوەندە تەندروستیەکانە پێویستمانە بۆ ئەوەی بگەینە دەستنیشانکردنی نەخۆشیەکەت. کاتێ تۆ نەخۆشیەکەت هەیە بە نمونە ئازارێکی مەعیدەی هەیە، یاخود نەخۆشیەکەت هەیە تەنگە نەفەسێکی هەیە و بۆ نمونە پیاوێکی تەمەن 40 ساڵە، کاتێ ئەم حاڵەتە هەیە بۆ ئەوەی دەستنیشانی نەخۆشیەکەی بکەین پێویستمان بە 4 شتە. یەکەم مێژووی نەخۆشیەکە، یاخود با بڵێن مێژووی نەخۆشەکە کە پێی دەوترێ هیستری، واتە ئەم نەخۆشە پێویستە ببینرێ، پرسیاری لێ بکرێ. ئەم پرسیارانە لەوانەیە تۆ لێ تێنەگەیت یاخود بەلای تۆی نەخۆشەوە زۆر گرنگ نەبێ، بەڵام بۆ ئێمە وەک تەندروستکار، وەک پزیشکان پێویستمانە لەبەرەوەی
جاری وا هەیە ئەو گومانانی کە ئێمە هەمانە لە جەنابەت ئەو نەخۆشیانی کە ئێمە لە مێشکی خۆمانە دامان ناوە بۆ نیشانەکەی جەنابەت زۆرن. کاتێک تۆ ئەڵی تەنگە نەفەسم تەمەنم ئەوەندە ڕۆژە تەنگە نەفەسم لەوانەیە من وەکو پزیشکێ دە هۆکار دە نەخۆشی و حاڵەت لە مێشکی خۆما دانێم کە لەوانەیە ئەم احتیمالانە بێت دە احتیمال دە گریمانە داعانێم. کاتێک پرسیارت لێ یەکەم مێژووی نەخۆشیەکە تەفاسیل لێتە پرسم چەند ڕۆژە لە پڕدەسی پێکری ئاوردە وردە چی دیکەی لەگەڵا بوو کە ڕاکشەی تەنگە نەفەسەبی یاخود هەر بە کاتی ئاسایی دوای چی تەنگە نەفەسەبی کەمان دووەبی یاخود کاتی ئاسایی هەموو ئەمانە وا لە من ئەکەن کە احتیمالەکانم ئەو گریمانانی کە دامناوە بۆ تەشخیصی نەخۆشیەکەی تۆ کەم ببێتەوە لەوانەیە لە دەوە ببێتەوە بە شەش گریمان بمێنێتەوە کاتی پرسیارت لێ یەکەم. هەندێک جار و زۆرینەی جارەکان بە پرسیارکردن بە تەواوی ناگەینە نەتیجە. ڕێگای دووهەم یاخود با بڵین پێویستی دووهەمی تەشخیص دەستنیشانکردنی نەخۆشی دێتە پێشەوە کە بریتە لە پشکنینی سەرینی پێی دەوترێت فیزیکەڵ ئیگزامینیشن ئەوەی کە نەخۆشەکە لەسەر جێگەیەکی تایبەت بێدێکی تایبەت ڕاکشێ و پزیشکەکە فەحسی خۆی بۆوەکە لەوانەیە بۆ نمونە ئەگەر ئازارێکی سکی هەبێ فەحسی سکی بۆوەکە سەری جێگەکانی دیکەیەکە بۆ نمونە هەز بە ئازارێکی تایبەتەکە هەز بە گرەیەکەکە هەز بە ئاوساویەکەکە هەز بە گرفتێکەکە لە چاوی نەخۆشەکە بۆ نمونە هەز بە ئاوسانێکەکە لە قاچی نەخۆشەکە هەموو ئەمانە ئەو نیشانانی کە پزیشکەکە لە تۆیە ئەبینێت کاتێک تۆ لەسەر جێگەکە ڕاکشی کاتێ پشکنینی سەریریت بۆ ئەنجامەیە ئەمە ڕێگای دووهەمە پێی دەوترێ فیزیکەڵ ئەگزامینیشن. کاتی ئەمەش بۆ نەخۆشەکە ئەنجامەدەین دوای ئەوەی پرسیاری لێ یەکەین لەوانەیە لە پرسیارەکان کۆمەڵی خاڵی گرنگێتە دەستمان گومانەکەین کە نەخۆشیەکە شەش احتیمال بۆ نمونە ئەمە بە نمونەی هێنمو ئەمێنێتەوە پاشان کە پشکنینی سەریری بۆ ئەنجامەدەین لەوانەیە ئەم شەش احتیمالە ببێت بە سێ احتیمال ببێت بە چوار احتیمال ئەمێنێتەوە لە مێشکی ئێمەیە کە لەوانەیە نەخۆشەکەم چەند شتێک بێت چونکە لەوانەیە ئێمە شەش احتیمالمان هەبوو دوای پرسیارکردن کاتێ فەحسی بۆکەین لەسەر جێگەکە و سەیری قاچەکەین سەیری چاش سەیری ئەو شتانە ئەکەین کە لە پرسیارکردنەکەەوە دەستمان کەوتووە بە پێویستی ئەزانین احتیمالەکان کەمە بێتەوە دوانی دیکە فڕێین لە احتیمالەکان ئەڵێن نە ئەم دوانە نییە ئەم چوارە ئەمێنێتەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی بۆ نەخۆشیەکان ئەگەی ناوەک باسم کرد هەندێک نەخۆشی لەوانەیە تەنها لە ڕێگای یەکەمە تەشخیص ببێ هەندێک نەخۆشی هەمووی ئەوێت. پاشان ڕێگای سێهەم کە بریتە لە پشکنینی تاقیگە و وێنەی تیشکی و کۆمەڵێشتی دیکەیەکە لەوانەیە بۆ نمونە هێڵکاری دڵ تەختیتی دڵ یاخود کۆمەڵێشتی دیکە کە بۆ نەخۆشەکرێ پشکنینی دیکەیە کە هەر بۆ نمونە پشکنینی هەناسە بۆ نەخۆشانەکەین کە ئەمانەوە دەستنیشانیان بکەین ئایا ڕەبۆیان هەیە یاخود نا بە نمونە. ئەمە ڕێگای سێهەمە کە ڕێگایەکی زۆر گرنگە و بەرنامەی ئەم شەومان بریتە لە ڕۆڵی ئەم ڕێگایە پشکنینی تاقیگەیی بەگشتی لە دەستنیشانکردنی نەخۆشی. کاتێ پشکنینەکان بۆ نەخۆش ئەنجامەدین لەوانەیە ئەو چوار احتیمالی ماومانە ببێتەوە بە یەک احتیمال واتە بگەینە تەشخیص یاخود دوو احتیمال بمێنێتەوە یاخود زیاتر واتە کە فەحسمان بۆ نەخۆش نارد ئەو شتانی پێویستی کرد بۆمان لەوانەیە بە تەواوی احتیمالەکانمان بەرتەسکە بێتەوە گومانەکانمان کەمە بێتەوە لەوانەیە یا بگەینە تەشخیصی کۆتایی بزانین کە نەخۆشەکە چێتی و کام نەخۆشێتی یاخود هێشتا نەخۆشەکە دوای ئەمانش تەشخیص نەبێ لەوانەیە ڕۆژێکی دیکە فەحسێکی دیکەی بوێ پشکنینێکی دیکەی بوێ لەوانەیە هەفتەیەکی دیکە پشکنینێکی دیکەی بوێ لەوانەیە دوای ئەوەی ئەم نەتیجانە ئەم فەحسانم بۆ دێتەوە اینجا من گومان لە شتی دیکە بکەم فەحسی دیکە بۆ نەخۆشەکە بنێرم کە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە هەندێک نەخۆش دوای ئەوەی کە فەحسەکانی ئەبینیتەوە پێڵی بڕۆ فڵان فەحسی دیکە بکڵێت تۆ بۆ سەرەتا پێت نەوتم ئەمەش بکەم بۆ ئێستا دووبارە ئەم نێریتەوە لەوانەیە ئەگەر من هەر سەرەتایش بڕۆشتمایە بڕێکی زۆر فەحسم بۆ بناردیتە و کاتە بدوتە ئەم هەمووم بۆ چییە بەڵام کاتێ دێم بڕێکی کەمت بۆ نێرم کاتی ئەنجامەکە دێتەوە ئەنجامەکە وا ئەخوازەهی دیکەت بۆ بنێرم ئەمەیان زانستی ترە سەرەتا بە شتی سادە بە تێچوویەکی کەمتر دەست پێەکەین تا و کاتێک کە گومان لە شتی زیاترەکەین لە فەحسی زیاتر ئەینێرین. ئەمە ڕێگەی سێهەم بوو بۆ دەستنیشانکردنی نەخۆشی کە بەشێکی زۆر لە حاڵەتەکان ئەتوانین بڵین لە زۆرینەی حاڵەتەکان ئەگەر گرافیکەکە بێتەوە سەر شاشە لە زۆرینەی حاڵەتەکان لە ڕێگەی سێهەمدا دەگەنە تەشخیص بەڵام هەندێک حاڵەت هەیە دوای ئەمەش ناگەینە تەشخیص ئەمە نەک هەر لە کوردستان بۆ ئەوەی بەرچاوی هاوڵاتیان ڕوون بێت لە هەموو دنیا پرۆسەی پزیشکی بەم شێوەیە. بۆ دەستنیشانکردنی نەخۆشی بۆ تەشخیصی نەخۆشی پێویستمان بەمە هەیە
ڕێگەی چوارهەم بریتە لە پرۆسیجەری تایبەتی پزیشکی و هەندێک جار نەشتەرگەری لەوانەیە بڵێن باشە دکتۆر لەسەرەوە نووسیوێتی دەستنیشانکردنی نەخۆشی لە خوارەوە نووسیوێتی نەشتەرگەری ئێمە باسی ئەو هۆکارانەیەکەین کە پێویستمانە بۆ دەستنیشانکردن بۆ ئەوی بگەینە تەشخیص ئەی ئەوە چییە کە ئەڵێ نەشتەرگەری خۆ نەشتەرگەری بۆ چارەسەرە نەخێر هەندێک جار نەشتەرگەری ئەنجامەدرێت تەنها بۆ دەستنیشانکردن یاخود پرۆسیجەری پزیشکی ئەنجامەدرێت تەنها لە بەروی تەشخیصەکە ڕوون نییە بۆی بگەیتە نەتیجە هەندێک جار نەشتەرگەری ئەنجامەدرێت تەنها بۆ ئەوی پارچەیەک لەو گرەیە لەو ڕیخۆڵەیە وەربگرن بینەرین بۆ زەرع بزانین ئەنجامەکەی چییە هەندێک جار نازور بۆ نەخۆش ئەنجامەدرێ بە کامێرا چینە ژوورەوە بۆ نمونە بۆ مەعیدە بۆ قۆڵۆن بۆ ئەوی بزانین ئایا چ باسە لە ناوە ئەم گرفتە ئەم ئازارە ئەم خوێنە سەرچاوەکەی چییە و چی پێویستە کەواتە مەبەستم چی بوو لەم خاڵانی کە بۆم دانابوون دەستنیشانکردنی نەخۆشی نابێ نەخۆش پەلەی بێ هەندێک نەخۆشی لەوانەیە لە یەکەم سەردانە کاتێ نەخۆشەکە دێ بۆ لامان ئێمە بزانین بۆ نمونە نەخۆشەکە شەقیقەتی ئەم سەرێشەیە شێوازی شەقیقەیە لە عایلەکەیان ناسەرێشەی درێژخایان هەیە و پیان و تۆ شەقیقیان هەیە و لایەکی سەرەتی و بە ڕووناکی بێزارە بێ و بە دەنگەدەنگ چاویشی لەگەڵ ئێداتە ئێش و بۆ نمونە دڵی تێکە چێ لەگەڵی ئەمانە وردە وردە بۆمان دەرەکەوێت کە ئەمە لەوانەیە ئەسڵەن پشکنینی سەریریشی نەوێ پێویست بەوە نەکان نەخۆشەکە ڕابکشێ لەسەر جێگە و من پشکنینی بۆ ئەنجام بدەم لەوانەیە فەحسی هەر نەوێت لەوانەیە بۆ نمونە پرۆسیجەر و نەشتەرگەری نەوێت بەڵام هەندێک حاڵەت هەیە ئەمە کە زۆر لام گرنگە هاوڵاتیان لەمە تێبگەن هەندێک حاڵەت هەیە لە هەموو دنیا ئێمە لە زانستا ئەمە هەیە لە زانستا جێگەی کراوەتەوە کە هەندێک حاڵەت هەیە پێویستی بە کاتە پێویستی بە داغڵکردنی نەخۆشەکەی لە نەخۆشخانە پێویستە چەند ڕۆژێک هەندێک جار چەند هەفتەیەک چاودێری نەخۆشەکە بکرێت تا ئەگەیتە دەستنیشانکردنی کۆتایی نەخۆشیەکە حاڵەت هەیە لەوانەیە 2 هەفتە ئەم نەخۆشە داغڵ بگرێت لە نەخۆشخانە چەندین فحوسات و پرۆسیجەری پزیشکی بۆ ئەنجام بدرێ بەس بۆ ئەوەی بگەینە دەرەنجامی کۆتایی ئەوەی کە پێی دەوترێ تەشخیص دەستنیشانکردنی کۆتایی چونکە ئەمە لە هەمووی گرنگترە کە بزانین نەخۆشەکە چیەتی و پێویستە هاوڵاتی خۆی ئەم تێگەیشتنەی هەبێ و ئارام بگرێ لەم کاتانەیە لەگەڵ پزیشکەکەی لەگەڵ ئەو ناوەندە تەندروستیی کە سەردانی کردووە لەگەڵ تاقیەکەی لەگەڵ کارمەندە تەندروستیەکان لەگەڵ بەشی پەرستاری کە ئەمە زۆر زۆر گرنگە بۆ نەخۆش وا ئەکا بە شێوەیەکی دروست و بە ئاسانی بگەیتە دەستنیشانکردنی نەخۆشی بەڵام گرفتی ئەمە لە چیایە ئەگەر ئێمە ئەمە تێنەگەین و بە دروستی جێبەجێ نەکەین گرفتەکەی لەوەدایە کە هەندێک جار نەخۆش دوای ئەوەی 1-2 جار سەردانی پزیشکەکە کاتەوە پزیشکەکە قسەی کۆتایی پێ ناڵێ و ڕاستگۆیە لەگەڵی پێی ناڵێ کە نەخۆشیەکە چییە و نەگەشتۆتە دەستنیشانکردن و تەشخیص ئەو پزیشکە جێ ئەهێڵێ ڕواتە لای پزیشکێکی دیکە ئەویش سەر لە نوێ لە سەرەتاوە دەست پێ کاتەوە مەسروفێکی دیکە کاتەوە نەخۆشەکە ئەمیش کە پێچێت ئەنە خێرواز لە وێنێ ڕابە وڵاتێکی دیکە کە سەرنجام ئەو هەموو کاتێک کە ئەیکوژێ ئەو هەموو مەسروفەی ئەیکا ئەگەر لای هەمان پزیشکی سەرەتا بووایە لەوانەیە ئەوەی نەویستایە تەنها مەبەستم لەوەیە کە پێویستە لەم کاتانەدا بە ژێی ڕێنمایی پزیشکەکەمان بکەین و سەبرمان هەبێ ئەگەر لە بینینی یەکەم لە سەردانی یەکەمی پزیشک و نەخۆشخانەکەمان نەگەشتینە دەستنیشانکردن لەوانەیە پێویستی بە جارەکانی داهاتوو بێت خۆشەویستان بەشی گرنگی بەرنامەکەمان باز لە خاڵی سێهەم ئەکەین کە بریتی بوو لە تاقیگە بزانین تاقیگە چییە مختبەر ئەو شوێنی پێی دەوترێ مختبەر و چی تێدایە پشکنینەکانی چۆن تێدا ئەنجامەدرێ ڕۆڵی تاقیگە چییە لە دەستنیشانکردنی نەخۆشی ئێمە زانین تاقیگە یەکێکە لەو شوێنانی کە بە دڵی نەخۆشخانەکان ناسراوە بۆیە ئێمە بە شێوەیەکی گشتی لە بەرنامەکەمان لە بەشی دووهەم لەگەڵ میوانێک باسی تاقیگەکەین زین ڕۆڵی چیە و کۆمەڵی خاڵی دیکە بەشێکی گرنگ بۆ ئەوی بیرم نەچێت لە گرافیکەکە بۆی بە هاوڵاتیانی بەڕێزی بڵێم نمونەیەکە لەسەر ئەو خاڵانەی کە باسم کرد خۆشەویستان ئەوەی ئەبین لەسەر شاشەکە نووسراوە پشکنینی ESR هۆکارەکانی بەرزبوونەوەی کۆمەڵێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی من مەبەستم چییە لەمە هەندێک جار هەندێک نەخۆشی تەنها پشکنینێکی پێیە هەندێک نەخۆش فەحسێکی پێیە ئەڵێ ئەینێرێ بۆ پزیشکێک ئەینێرێ بۆ کارمەندێکی تەندروستی ئەڵێ ئەم فەحسەم ئەمە فەحسەکەمە بزانە چیمەوە دەرمانێکم بۆ بنووسە من مەبەستم چییە لێرەیە
نە پزیشک بە تەنها وەک لە سەرەتای بەرنامەکە باسم کرد ئەتوانێ دەستنیشانی نەخۆشیەکەت بکە و چاودێریت بکە و چارەسەرت بکە، نەپشکنین بە تەنها ئەتوانێ تەشخیصی نەخۆشیەکەت بکە. خۆشەویستان، فەحسی خوێن یا فەحسەکانی دیکە بە تەنها بەبێ زانینی بەبێ خاڵەکانی دیکە کە باسم کرد مێژووی نەخۆشیەکە و پرسیار لێکردن و پشکنینی سەریری و بینینی پزیشکەکەت هیچ مانایەکی نییە لە زۆربەی حاڵەتەکانە. لە هەندێک حاڵەتە ناڵم کە تۆ خۆت ئەزانی شەکرت هەیە و ئەڕۆیت فەحسێکی شەکرەکەی بزانی بەرزەیان نزمە و کاتە پێ دەڵێن یاخۆت بۆ نمونە ئەتەوێ بزانی کۆڕۆناتەیان نە ئەڕۆی فەحسێکی لوتەکەی ئەوەی کە ریال تایم PCR پێڵن بزانی کۆڕۆنات هەیەیان نە، ئەمە شتەکە ڕوونە یەک خاڵە یا بەڵێ یان نەخێر. بەڵام ئەم نمونەی کە بۆم داناون نمونەی فەحسێکە کە خەڵک پێی ئەڵێ فەحسی ڕۆماتیزمە ESR. ئەمە لە ناو خەڵکدا بە فەحسی ڕۆماتیزمە ناسراوە، هەرچەندە ناوەکە بە هەڵە بڵاو بووتەوە. هەندێک جار ئێمەی پزیشکانیش ناچار بووین کاتێ نەخۆشەکە ئەڵێ ئەمە چ فەحسێکە پێڵێن فەحسی ڕۆماتیزمەمان بۆ ناردووی. ئەم فەحسە بۆ خۆی مانایەکی هەیە، بە شێوەیەکی تایبەت ئەنجامەدرێ، بۆ خۆی مانایەکی هەیە. ئەم مانایە یەک هۆکاری نییە. کاتێ فەحسی ڕۆماتیزمەکەت کە ئەمە هەڵەیەم قسە من یەکەم فەحسی ESR بەرزە بێتەوە، مانای ئەوە نییە ئیتر من تەواو لە تۆ تێگەم و تۆ ڕۆماتیزمت هەیە و ئەبێ بڕۆم دەرمانە بۆ بنووسم. بەس سەرنجی ئەم نمونەیە بدەن کە من لەسەر شاشەکە بۆم داناون ئێوە تێگەن. چەندین هۆکار هەیە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ESR، ئەو فەحسەی کە تۆ ئەیکەیت و پێڵێ ڕۆماتیزمە، کە لەوانەیە هەر ڕۆماتیزمەش نەبێت حاڵەتەکەی تۆ. یەکێک لەوانە هەوکردن بە گشتی، تۆ هەوکردنی میزەڵانت هەیە، هەوکردنی سیەکانت هەیە، هەوکردنی مەعیدەت هەیە. بە نمونە هەر هەوکردنێکت هەبێ لەوانەیە ببێتە هۆی بەرزکردنەوەی ئەم فەحسە، واتە ESRەکەت بەرزە، فەحسی ڕۆماتیزمەکەت بەرزە. تۆ من ڕۆماتیزمەشم نییە، بەس التیهابی بۆری هەوام هەیە، فەحسی ڕۆماتیزمەکەم بەرز بووەتەوە. ئەگەر بێت و سەردانی پزیشک نەکەم و ئەم زانیاریانە بە پزیشک نەڵێم من چیم هەبووە، تەنها فەحسەکەی بۆ بنێرم بە مۆبایل یا بە شێوەیەک بە تەلەفۆن بڵێم ئەم فەحسەم بەرزە چیمە، ناتوانێت بگاتە تەشخیص، چونکە ئەم فەحسە چەندین هۆکاری هەیە بۆ بەرزبوونەوە. هۆکارێکی دیکە بریتە لە نەخۆشی ڕۆماتیزمی جونگەکان، بە شێوەیەکی گشتی زۆرینەی نەخۆشە ڕۆماتیزمیەکان ئەم فەحسە بەرزەکەنەوە. هۆکارێکی دیکە بریتە لە نەخۆشیەکانی دڵ بە نمونە، هەندێک لە نەخۆشیەکانی گورچیلە، تەبعەن هەمووی ناک، ئەمە کە دەڵێن هەندێک نەخۆشی گورچیلە، هەندێکیان لە نەخۆشیەکانی گورچیلە نەخۆشی بۆریەکانی خوێن، بەشێکی زۆر لەو نەخۆشیانی کە سیستەمی بەرگری خۆی پەلامارەدەن کە پیانەوتێ ئۆتۆئیمون دیزیز کە پەیوەندیان بە سیستەمی بەرگری خۆمانەوە هەیە، ئەم فەحسە بەرزەکەنەوە و هەندێک جار شێرپەنجە هۆکارە ئەم فەحسە بەرزەکاتەوە. چەندین هۆکار هەیە ئەم فەحسە بەرزەکاتەوە. ناکرێ من تەنها ئەم فەحسەم پێ بێ و بمەوێ هۆکاری بەرزبوونەوەکەی بزانم، پێویستی بە خاڵەکانی دیکەیە بە تایبەت سەردانیکردنی پزیشکی سپۆڕی بوارەکە. خۆشەویستان، ناوبڕێکی کورد وەردەگرین بەشی دووهەمی بەرنامەکەم میوانێکمە بێت بەڕێز توانا فەخرەدین کە بەرپرسی زانستی تاقیگەی نەخۆشخانی بەخشینە، باسێکی گرنگ لە تاقیگەی نەخۆشخانی بەخشین و ڕۆڵی تاقیگە لە دەستنیشانکردن دەکەین. پیاوەکەم لە بەیانیەوە زۆری چی خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و
بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتوون. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان و سوپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی ئەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ خۆشەویستان، بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی تەندروستی. وەک باسم کرد ئێستا لە ستۆدیۆ میوانێکم هەیە بەڕێز توانا فەخرەدین کەریم کە سەرپەرشتیاری زانستی تاقیگەی نەخۆشخانەی بەخشینە، بڕواناوی ماستەری هەیە لە مێدیکەڵ مایکرۆبایۆلۆجی. کاک توانا بەخێربی. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش. لە پێشەکی بەرنامەکەم باسێکم بەگشتی لە تەشخیصی نەخۆشی کرد کە بەشێکی لەوانە جەناب تەزانی بریتیە لە تاقیگە کە ئێمە زانین ئەگەر ئێستا هەر ناوەندێکی تەندروستی هەر نەخۆشخانەیەک تاقیگەکەی لێ دابخەی تر هەمووی دەستیە بەسرێ. لە زۆرینەی حاڵەتەکان لە دەست نیشانکردن لە چارەسەر لە چاودێری ئەمە پێویستمان بە تاقیگەی. ئەمە پێم بڵێ بە کورتی تاقیگە چییە، چی لێ ئەنجامەدرێ، چی لێیە، کێ ئەبێ کاری تێدا بکە و ڕۆڵی چیە لە نەخۆشخانەیە. بەناوی خۆی گەورە و میهرەبان، دەستخۆشی لە جەنابتەکەمەوە زۆر سازانیەمتەوەرە. دیارە وەکو خۆت جەنابیشت ئاماژەت پێگا لە پێشێکەکە تاقیگە گرنگی و ڕۆڵێکی تایبەتی هەیە لە دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکانە و یەکێکە لە فاکتەرە گرنگەکان یان یەکێکە لە ڕۆڵی سەرەکی هەیە لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانە. جا ئیتر نەخۆشیەکان هەموو نەخۆشیانە ئەگرێتەوە کە چ لە ڕێی خوێنەوە، لە ڕێی پشکنینی خوێنەوە، لە ڕێی پشکنینی میزەوە، لە ڕێی پشکنینی پیساییەوە، لە ڕێی شلەکانی لەشەوە، یاخود لە ڕێی بەشێک لە پارچێک لە ئەندامەکانی لەشەوە ئەنجام ئەدرێت. هەموو ئەمانە لە تاقیگە ئەنجام ئەدرێت. زۆر باشە کاک توانا. ئێمە زانین کە ئەوتێ تاقیگە لەوانەیە ئەگەر من تەنها بە قەبارەی دوکانێکیشم کردبێت و جیهازێکم تیادا نابێت، جیهازێکی هۆڵتەری پێڵێن ئەوەی CBC پێوانە، جیهازێکی CBCم تیادا نابێت، فحسێکی ئەوەی خەڵک پێ لە ڕێژەی خوێن و پێکاتەکانی خوێن. ئەمە هەر تاقیگە بێ. مایۆ کلینیکی ئەمریکاش تاقیگەیەکی تایبەت بەخۆی هەیە، ئەمەش هەر تاقیگە بێ بۆ نمونە. بەڵام تاقیگەی باش ئێمە هەمومان نەزانین تا تاقیگە باش بێت و گرنگ بێ، ئەنجام دروست بێ، ئەمە کاریگەری لەسەر دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشی هەیە و ئەمە مامەڵەیە لەگەڵ ژیانی نەخۆشە. بەڵام چۆن بزانین تاقیگەیەک باشە کە تاقیگەیەک خراپە؟ پێوەرەکانی تاقیگەی باش کامانن؟ دیارە تاقیگە ئەهمیەتی و گرنگێکی زۆری هەیە لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانە. چۆن بتوانین یانی چۆن دەستنیشانی بکەین ئەم تاقیگەیە باشە، ئەم تاقیگەیە خراپە. ئێمە گەر پۆڵێنێک بکەین، دیارە تاقیگە بە شێوەیەکی گشتی لە وڵاتی ئێمە ئێستا بەش بووە بە دوو بەشی سەرەکی. بەشێکیان کە پێیان وترێت سایلاب کە تاقیگەیەکی بچووکە پسپۆڕێکی تایبەت کەیشی تیاکە کە ئەو کەسانی هەڵگری بڕوانامەی دیبلۆمن و چەند شیکاریەکی دیاریکراوی ئەنجام ئەدرێت. بەشێکیکە لە تاقیگەمان هەیە پێوترێت تاقیگەی مین لاب، تاقیگەی گشتی، و لەسەری ئەوشۆ تاقیگەی کەمان هەیە پێوترێت تاقیگەی پسپۆڕی. دیارە مین لابەکەش بەشێک لەو تێسانی کە یان لەو شیکاریانەی تیا ئەنجام ئەدرێت کە شیکاری گشتین و شیکارە پسپۆڕێ وردیەکانی تیا جێبەجێ ناکرێت. بەشێکی کێش لە تاقیگەمان هەیە کە پێوترێت تاقیگەی پسپۆڕی کە ئەم تاقیگەیە تایبەتە بە پسپۆڕێ جیاوازەکان. ئەو پێوەرانە چین کە ئێمە بۆ هەڵسەنگانی تاقیگەیەکی باش بۆی دەستنیشانی بکەین ئایا ئەم تاقیگەیە باشە یاخود چۆن بڵین کواڵتەکەی باشە یان کواڵتەکەی خراپە. دیارە بە شێوەیەکی گشتی بە پێ و پێوەرە زانستی و ستانداردە نێودەوڵەتیانەی هەیە. گرنگترین شت ئەوەیە تۆ مەساحەیە یان دیزاینە یاخود ئەو شێوازەیە کە مختبەری
ئەو دیزاین زۆر گرنگە چ لە ڕووی دیزاینی پێکهێنانی مختبەرەکە چێ لە ڕووی ئینڤایرۆمنتەوە چ لە ڕووی سترکچەریشەوە ینی لە ڕووی پێکهاتەیەوە و چ لە ڕووی جیاکاریشەوە تۆ چەند پسپۆریت هەیە چەند جیاکاریت کردووە کە ئەمە گرنگیەکی خۆی هەیە هیچ یەکتر لە خاڵەکان کە زۆر گرنگن تۆ پێش ئەوەی کە دوای ئەوەی کە تاقیگەیەکت ئامادە کردووە بۆ ستانداردە نێودەوڵەتیانە هەیە هەم لە ڕووی هەواسازی و هەواگۆڕکێ و دیزاین و پارتنیشن و جیاکردنەوەی بەشەکانەوە گرنگترین شت ئەوەیە تۆ ستافێکی ڕاهێنراوت هەبێ یەکێک لە پێوەرە گرنگەکان ئەوەیە تۆ ستافێکی ڕاهێنراوی موال هەبێ و تایبەتمەند بن بەو بەشانی کە کاری تێئەکەن یەکێکی کە لە پێوەرەکان بریتە لە ئەو ئامێر و ئەو مەوادانی کە تیا بەکارهێنرێ یەکێکی کەش لە پێوەرەکان ئەوەیە واتە چۆن کاک توانە ئامێر و ئەو ئامێر و مەوادانی کە تیا بەکارهێنرێت چۆن کارە کاتە سەر باشتر بوون یا کاکتۆرگە مەجاڵم بی بووی باسیکەین یەکێمە سەری یەکێکی تر لە ئەوان یەکێکی تر لە فاکتەرە گرنگیەکانی ناو تاقیگە باسمان کرد ئامێرەکانە دوای ئامێرەکان چۆنەتی ڕیکۆردکردنیان شتێکمان هەیە پێوتێت تەریقەی ئیشکردن ئەو ڕێساو یاسایانە چین کە ئێمە ئیشی پێکەین لە ناو تاقیگەیە ئایا پشتمان بە چی ستانداردێکی نێودەوڵەتی بەستووە ئایا ئەو پرۆسیجەرانە یاخود ئەو ڕێگا و ڕێسایانی کە ئێمە ئیشی پێکەین تا چەند پشتڕاست کراوەتەوە تا چەند علمیە تا چەند ئێمە ئەتوانین پشتی پێ ببەستی دواتر لە کاتی ئەنجامدانی تاقیگەکە لە کاتی ئەنجامدانی شیکارەکانە پێویستە ئێمە چەند هۆکارێکی گرنگ لە بەرچاو بگرین هەم فیزیکەڵی و هەم لایەنە مرۆیەکەی هەم تەکنیکیەکەی و یەکێکی تر گرنگیەکی تر یعنی یەکێکتر لە پێوەرەکانی تاقیگە بریتە لە ڕیکۆردکردن و چۆنەڵی پاراستنی داتایە و ئاخیر شتیش ئەوەیە ئەو کەسی کە چەکی ئامەکاتەوە کە چێکی چۆن ئەڵێ ئاخیر ستێپی ئەتوانێت چێک کاتەوە ڕیزەڵتەکە ئەدرێتەوە بەدەست نەخۆشەکە ئەمش گرنگی و تایبەتێکی خۆی هەیە پێویستە کەسێکی پسپۆر و کەسێکی شارەزا و بە ئەزمون ئەم چێککردنەوە بکە هەنی ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەگەر بچینە وردەکاری و هەر یەکیان پێوەری تاقیقی باشن شتێکی ترمان بیر نەچێت یەکتر لە گرنگترین ئەو خاڵانە کە هەیە بریتە لە کوالیتی کۆنتڕۆڵ دیارە کوالیتی کۆنتڕۆڵ ئەوش دابەشە بێ بۆ دوو شێوە پێوترێ ئینتەرنەڵ کوالیتی کۆنتڕۆڵ کە ئەو کوالیتی کۆنتڕۆڵەیە یان ئەو کۆنتڕۆڵکردنەیە کە ڕۆژانە خۆت هەر کیتێک بۆ هەر جازێک بەکارهێنی بۆ هەر ئامێرێکی پزیشکی بەکارهێنی پێویستە لەگەڵ کیتەکەیە تۆ شتێکمان هەیە پێوترێ کالیبرێشن و شتێکی کەمان هەیە پێوترێ کۆنتڕۆڵ پێویستە کالیبرێشن و کۆنتڕۆڵی لەو ڕێنجانەیە بێ کە لە ستانداردی نێودەوڵەتیە باس کراوە و زائیدەن شتێکی کەمان هەیە پێوترێ ئەکستێرنەڵ کوالیتی کۆنتڕۆڵ کە ئەمیش کۆنتڕۆڵی دەرەکیە و چەند ڕێکخراوێکی دەرەکی یاخود چەند موەسسێکی گەورەی هەیە لە دنیاە ئەمانە ئیشیانە واتە ئەمانە ئەم ڕێکخراو نێودەوڵەتیانە چۆن تەداخلەکەن لەم کۆنتڕۆلی تاقیەکەی تۆیە دیارە ئەوان ستانداردیان هەیە لە ڕێی ستانداردەکانیانەوە بۆ نمونە تۆ شتێک بەکارهێنی تێستێکت هەیە بۆ نمونە ئەتەوێت تێستێکی دیاریکردنی شەکرکەی لە خوێنە ئەمە بەدەر لەو شەریکەیە کە کتەکەی بۆ حازر کردووی کە ئەو مەوادەی بۆ حازر کردووی بۆ شیکارەکەی ئەم شەریکەی کە خۆی حازرکی کردووە کۆنتڕۆلی خۆی لەگەڵایە تۆ لێرامە ئینتەرنەڵ کوالیتی کۆنتڕۆڵەکەی پێش ئەوەی دەستکەی بە ئەنجامدانی شیکارەکە پێویستە کۆنتڕۆڵ بۆ کردبێت دواتر شتێکی تر هەیە پێوترێت ئەکستێرنەڵ کوالیتی کۆنتڕۆڵ ئەمە چەند شەریکەیەک هەیە لە دنیای ئەم ئیشە ئەکەن و ستاندەردێکیان هەیە و ساڵانە بۆ نمونە بۆ بەشی بایۆکیمیستری ڤیاڵێکیان هەیە کە تایبەتە و ڕەنجێکی دیاریکرا و ستاندارد و زانراوە بۆ بەشی هۆرمۆنات و سیرۆلۆجی و بەشی هیماتۆلۆجی و هەتا چێتە بەشی کوپلیشن و ئەمانش هەر یەک و هەر بەشە و چۆن ئەڵێ سامپڵێکی دیاریکراوی خۆی هەیە دیارە لە ڕێگەی ئەم سامپڵانەوە چێکەکرێت داتاکان کۆکرێتەوە ئەنرێڕێتەوە لە ڕێی ئیمێڵاتەوە ئەنرێتەوە بۆ بنکەی ڕئیسی دیارە یعنی لە تەواوی ئەو وڵاتانی کە بەشداریان کردووە لەم کوالیتی کۆنتڕۆڵەیە داتاکانی تۆ ڕۆژانە ئەنێرێتەوە و چێکەکرێتەوە و بەراورد دەکرێت هەم بەراورد دەکرێت بە تەواوی ئەو داتانی کە لە
ئامێرە جیاوازەکانی ترکە بەدەر لە ئامێرەکەی تۆ و زائیدەن خۆشیان وەکوت باسمان کرد ئەمە ستانداردێکی دیاریکراوە نۆرمال ڕێنجەکەی زانراوە و ستانداردێکی دیاریکراوە بۆ هەڵسەنگاندنی ئیشی ئەو تاقیگەیی کە چۆن ئەڵی کۆنتاکتی هەیە لەگەڵ ئەم ڕێکخراوەیە. زۆر باشە کاکتوانە بە شێوی گشتی باسێک لە پێوەرەکانی تاقیگەی باش کرد. ئەو وێنەی کە ئێستا لەگەڵ قسەکانی ئێمە یاد دەرەکەوێت لەسەر شاشەکە بە دڵنیایەوە تاقیگەی نەخۆشخانی بەخشینەوە کە جەنابیشت سەرپەرشتیاری زانستی تاقیگەی نەخۆشخانی بەخشینی ڕازگۆیانە قسە بکەین تاقیگەی نەخۆشخانی بەخشین لە چه ئاسێکدایە بە پێم پێوەرانە. الحەمدوللا ئەگەر ئێمە بەوردی باسێکی بکەین گرنگترین شت ئەوە چیە ئێمە لە ڕووی دیزاینەوە ناڵێن پێرفێکتین بەڵام تا حەدێکی باش ڕەچاوی تەواوی ئەو پێوەرە زانستی و ستانداردە نێودەوڵەتیانمان کردووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. خاڵێکی تر زۆر گرنگە ئێمە بەردەوام خول و سمینارات و تاقیکردنەوەمان هەیە بۆ کارمەندەکانمان. شتێکی تر کە زۆر گرنگە ئێمە کە لە تاقیکەی ئێمە گرنگی پێدرێ ئێمە دەستمان کردووە بە دەستنیشانکردنی ئەو کەسانەی کێ بۆ چی شوێنێک گونجاوە بە پێی پسپۆڕێکەی. یعنی ئەمەش هەڵسەنگانمان بۆ کردووە لە ڕێی هەڵسەنگانی هەم نەزەری هەم عملی بۆی بزانین ئایا دیاریکردنی ئەو کەسی کە داوای شوێنێکی کردووە ئایا ئەم کەسە کەفوو ئەبوو شوێنە یاخود نا. دیارە ئێمە ساڵانە وەکو باسمان کرد بەردەوام ئەم سمینارات و خول و نی بەردەواممان هەیە کە میژێکێکە لە پێوەرە گرنگەکان الحەمدوللا ئێمە تا حەدێکی باش لاسی تموحانیە بەڵام الحەمدوللا توانی بڵێن تا ئاسێکی باش ئێمە بەرەو پێش چوین و بەردەوامیشین و لە ساڵانی داهاتووشە ئێمە ئینشاڵڵا زیاتر و زیاتر گرنگی بەم بابەتە ئەدەین چونکە بابەتێکی زۆر گرنگ و حساسە لە ئەنجامدانی شیکاریە. شتێکی تر کە زۆر گرنگە ئێمە باسمان کرد کە بریتە لە ئەو مەوادانی ئەو ئامێرانی کە ئامێرانەوە ئەو مەوادانی بەکاردێن. ئامێر بە شێوەیەکی گشتی ئێساوی لە کوردستانە هەیە دابەشە بێ بۆ 2 بەش بۆ 3 بەش بەشێک لە ئامێرەکان ئەتوانین بڵێن ئامێری سەرەتایی و شتی بەسیتن کە لە تاقیگە لاوەشەکانە ئیشی پێگرێ. ئامێرێکی کەمان هەیە چەند ئامێرێکی کەمان هەیە کە براندە جیهانەکانن و هەر هەمووی شادی FDA یان هەیە و باوەڕ پێکراون و زائیدەن چەند ئامێرێکی کەی زۆر متەتەورمان هەیە کە لە جانبی بۆ ماوەزانی و ئەم بابەتانەیە ئیشیان لەسەرکرێت تاقیگەی بەخشین ئەتوانین بڵێن پێشەنگین ئێمە لەو بوارەیە واتە لە ڕووی ئامێری پزیشکیەوە. خاڵێکی تر زۆر گرنگە ئێمە ئاماژەی پێبین لە تاقیگای گرنگترین شت چییە هەر لەو تیوبانی کە خوێنی تیاوەرەگیرێ. گرنگترین شت ئەوەیە تۆ چۆن ئەتوانی یانی کواڵەتی ئەمانە تەسیرێکی ڕاستەوخۆی لەسەر ئەنجامی شکارەکان هەیە. ئێمە هەوڵمان ناوە باشترین ئەوەی کە بەردەستەوەی لە کوردستانە هەیە باشترین دەست بۆ باشترینەکەیان بەرین و باشترینەکەیان بەکاربێنین. دواتر یەتە ناو تاقیگە ئەو مەواد و ئەو کتانی کە ئێمە بەکارهێنین ئەلحەمدوللا تا ئاسێکی باش یعنی هەوڵمان ناوە باشترین کواڵتی بکڕین گوێمان نەداوە بۆەوەی ئەمە سعری کەمترە ئەمە سعری هەرزانترە یعنی ئەوە بەلای ئێمەوە گرنگ نەبووە نرخ بەلای ئێمە هیچ کاتێک گرنگ نەبووە ئەو نە کواڵتی بەلای ئێمەوە گرنگ بووە. زۆر باشە بۆیە هەندێک کات لەوانەیە ئەگەر کەسێک لێی بکە لە نرخەیە کە زۆر بەو شێوەیە نەبێت کە چاوەڕێیە کرد داببەزێ بەڵام ئێوە ناتوانن لەوانەیە نەتوانن تا حەدێکی زۆر نرخەکە دابەزێن بۆی کوالیتێکە لە دەستنێت. کاک دکتۆر ئەگەر ئێمە لە هەموو دنیاە هەروایە شتی کواڵەتی شتێکت بتەوێت بە کواڵەتی دەست کەوێ و بە نرخێکی چۆنەڵی هەرزان دەست کەوێ شتێکی وا هەر نییە چونکە تێچۆکەی زۆرە بەڕاستی شتێک ئەگەر کواڵتێکەکەی باش بێ تێچۆکەیشی زۆرە بۆیە ئێمە بەڕاستی دەستمان بردۆ بۆ شتێک کە کواڵتەکەی هەرە باشە یعنی باشترین کواڵتی کە لە کوردستانە ئێستا ئیشی بۆ کرێ کە بەردەستە و ئەتوانین دەستی بخەین ئێمە دەستمان بۆ ئەمانە بردووە و بیرمان لە نرخ نەکردوێتەوە چونکە بەڕاستی بۆ خۆت معلومی جەناب و بینەرانی بەڕێزیشە مؤسسەکەی ئێمە مؤسسەیەکی خێرخوازیە و قازاز نەویستە یعنی ئێمە قەت بیرمان لەوە نەکردوێتەوە ئایا ئێمە شیکاریەک بۆ نەخۆشێکین چەند قازازەکەین لە بەرامبەریە یعنی ئەمە پێوەەر نەبووە لای ئێمە
کە خاڵێکی زۆر زۆر گرنگە زۆر زۆر جەوهەریە ئەمە هیچ کات پێوەەر نەبووە جاروا بووە ئێمە تێستێکمان ئەنجام ماوە 3 جار ئەنجاممان ناوەتەوە بۆ دڵنیابوونەوە لەوانەیە نەک هەر جارێک ڕەنگە 3 جار زەرمان کرد بێ تەنها ڕوحی ئێمە ئەوەیە ڕەنگە ڕوحێکی کەم بێ سوودێکی کەم بێ بەس بۆ ئەوەی بتوانین خۆمانی پێ ئیدامە بین خۆمانی پێ تەتەورکەین بۆیە زۆر زۆر گرنگە ینی بە شێوێکی گشتی لە تاقیەکانە فۆکەس بخرێتە سەر ئەوە ئەو کتە یان ئەو مەوادە یان ئەو ئامێرە پزیشکیانە کە باوەڕپێکراوی جیهانین و خاوەنی سرتیفیکەیتە نێو دەوڵەتیەکانن بتوانین ئیش بەوانە بکەین زۆر باشە کاکتوانە هەندێک جار چەند جارێک من خۆم ئاگادارم کە لە تەنانەت بۆ بابەتی سۆشیال میدیاش پشکنینێک ئەنجام درابوو لە نەخۆشخانەی بەخشین و پاشانم پشکنینە لە شوێنێکی دیکە ئەنجام درابوویەوە ئەنجامەکان زۆر دوور بوون لە یەکەوە نەک جارێ ئەمە چەند جارێک دووبارە بوویەوە نەک هەر لە نەخۆشخانەی بەخشینێکیشان کرابوو ئەوی دیکە لە تاقیگەیەکی دیکە کرابوو ئەنجامەکان دوور بوون لە یەکەوە کە پێم وابێ ئەوەندەی ئاگادار بم ئێوەکو نەخۆشخانەی بەخشین بە دوایە چوون ئەنجامەکەی چی بوو دیارە کاکتۆر بە خۆت مالومی جەنابتەوە و کەسانی کە پسپۆڕن لە بوارەکە ئەزان تۆ ئەمڕۆ شیکاریەک ئەنجام ئەدەی بۆ نمونە شیکارێکی هۆرمۆنی ئەنجام ئەدەی احتیمالە ئەمڕۆ هەم کاتەکەی هەم جۆری خواردن هەم خەوتن چۆن لەلایەنە فیزیکیەکەی هەم لایەنە بایۆلۆجیەکەی هەم ئەو دەرمان و چارەسەریانش بەکاری هێنێ تەسیری هەیە کەسێکەیەتە لای تۆ ئەمڕۆ شیکاریەک ئەنجام ئەدا و دوای 2 ڕۆژیکەیەتەوە لای ئێمە هەمان شیکاری ئەنجامەدا بە تەکید فەرقیە بێ لەوانەیە ئێستا من شیکارە هۆرمۆنیەکان ئەو کەسی کە جەنابە باسی کرد 2 کەیس بوو بەڕاستی ئێمە بە دوایە چوین بە دووادا چوونمان کرد ئێمە مختبەری سێممان هەڵبژارد چۆن ئەڵی تاقیقی سێممان هەڵبژارد ئەلحەمدولیلا ئێمە نەتایجەکانمان وەکەوە بوو کە خۆمان ئەمان ویست هەمان شت بوو لەگەڵەوەی ئێمە چووکە هیچ گۆڕانکاریێکی بەسەرا نهاتووە بەڵام هەنێ جار تۆ کەسێک گێت ئەوێ شیکارێکی هۆرمۆنی ئەنجام بە خۆ دەزانین ئەو چی لایەنە بایۆلۆجیەکەی چی لایەنە فیزیکیەکەی چی لایەنی عیلاجەکان تەسیری لەسەری ئەبێ بەپێی کاتەکان تەسیر لەسەر ئەنجامی شیکارەکانەکە شتێکی تر زۆر زۆر گرنگە کەسێک گێت نەخۆشە گێت لە فڵان تاقیگە شیکاریەک ئەنجامەدا ئەچێتە تاقیگەیەکی کەش هەر هەمان شیکاری ئەنجامەدا بەڵام شێوازی ئیشکردنەکەیان شێوازی ئەم جیازیان نۆرمال شتێک پێوتی ئەو یەکانی کە لێرە بەکاری ئەهێنرێ لە شوێنێکی تر بەکارێنێ سێرەکە یەکەکەی لێرە یەکێکی بچووکی بەکارێنەوە لە شوێنێکی تر یەکێکی گەورەتری بەکارێنەوە هەر هەمان شتە ڕەنگە حساباتەکان هەندێک جار زەرب و تەقسیمیکەی هەر هەمان شت دەرەچێ ئەمەی لێ ئەبێ بە موشکیلە ئەمە یعنی مشاکلێکی زۆر منە هەیە هەر لەسەر قسەکەی جەنابەت پشکنینی دیدایمەر ئەوە کە خەڵک بە خستی خوێن ناویە بە لەوانەیە لای تاقیگەی نەخۆشخانەی بەخشین بکرێ بە پۆینتاتە نۆرمال ڕێنجەکەی تا 0.5 لە تاقیگەیەکی دیکەی کانوساوە تا 500 ئەمە هەر لەوانەیە هەمان شت بێ بەڵام بە یەکەی گەورە و بچووک بەکارهات هەر یەکەکەی بە دڵنیایەوە مەبەست دیارە لەوەیە زۆر باشە کاکتوانە کەواتە بەگشتی هەڵسەنگاندنی تاقیگەی باش لەم ڕوانەوە ئەبێ کە باست کریاشتی دیکە هەیە ئەوەی گرنگە وەک باسمان کرد ینی گرنگترین شت ئەوەیە تۆ ناکرێ ینی ئەگەر گەورەترین ئەجیزەی دنیا پێشکەوتوترین ئەجیزەی دنیا لە بەردە سابێگە ستافێکی باش و مدەڕەب و ڕاهێنراوت نەبێ هیچ شتێکت پێ ناکرێت لەمەیانە نەخۆشخانەی بەخشین ئەلحەمدولیلا ناڵێم ئێمە دەستمان پێ کردووە و بە درێژایی ئەم ساڵ ینی تقریبن ئەوە ساڵێکە زۆر زۆر فۆکەسمان خسووتە سەر ئەم بابەتە دیار لە پێشتیش هەر فۆکەسمان لەسەری هەبووە بەڵام بە حکمی ئەوەی لە کوردستانە جەوەکەی ئێشتا موهەل نییە ینی ئەوە نییە ینی کەسێک لە شوێنێکە ئەوێ هەموو ئیشێک بکە بەڵام ئێمە هاتوین پسپۆڕەکانمان جیا کردوێتەوە هەر پسپۆڕیەک بۆ نمونە ئێمە پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی مانجیا کردوێتەوە کە کەسێکی پسپۆر بە بوارەکە کە هەڵگری بڕوانەوە یان ماستەر یان دیپلۆمی باڵایە توانە سەرپەرشتیە و بەشەکە و سەرپەرشتی تیمێکەکە بەشی هۆرمۆنات و بایۆکیمیستریمان کەسێکی پسپۆر بە بوارە و کە هەڵگری شادێکی باڵایە سەرپەرشتی ئەم ستافاکە ئەم ستافە خەڵکێکی ئەو کەسانن کە پسپۆڕەکان لەو بوارەیە دیارە ئەمەمان کردووە لەگەڵ ئەمەیشا ئێمە بەردەوام ناڵێم دەوراتمان هەیە
بەردەوام تاقیکردنەوەمان هەیە تاقیکردنەوەی ساڵانەمان هەیە بۆ زیاتر بەرەو پێشبردن و باشکردنی ئاستی لە پلانمانە هەیە تر هەر ئەم تاقیکردنەوەی ساڵانە بکەین بە هەموو 3 مانگ جارێ بۆی ئێمە فلتەرەکان نزیکەینەوە چڕی بکەینەوە بۆ ئەوەی تەواو دڵنیابین ئەو ستافە تەکنیکەی کە لە لای ئێمە ئیشەکە بەڕاستی ستافێکی تەواو ڕاهێنرا و بێ پێویستی بە هیچ شتێک نەبێ لەگەڵ ئەوەی شتێکی تر زۆر گرنگە ئێمە ئەو ڕێگانی کە شکاری پێنجامەدرێ ئەو پرۆسیجەرانی کە ئێمە لەوێ ئیشی لەسەرەکەین پاڵپشتی بەو ڕێکخراوە نێو دەوڵەتی و بەو ستانداردە نێو دەوڵەتیانەیە کە لە بواری تاقیگە لە تاوی دنیا ئیشی لەسەرەکەن ئێمە هاتوین ئەمانەمان هێناوە لە ناو تاقیکی خۆمانە تەطبیقیانەکەین ستانداردی جیهانیە شتێکی تر کە گرنگە لای ئێمە ئەنجام ئەدرێ بریتیە لە ئەوەی تەواوی شیکارەکان کە پێی ئەوتر ڕیکۆردکردن تەواوی زانێرەکانی نەخۆش ڕیکۆرد دەکرێ و هەڵ ئەگیرە و ئەمێنێتەوە بۆ نمونە کەسێک لە 2000 ساڵی 2010 چەند شیکارێکی ئەنجام داوە هەر هەمووی ڕیکۆردە لای ئێمە تەواو ساڵ بە ساڵ ئەتوانین هەموو ئەوەی لە فایلێکە خەزم کراوە و هەموو زانیاریەکان و هەموو ئەو شکاریانی ئەنجامی یاوە لای ئێمە بەردەستا کە ئەمێژێکێکە لە پێوەرە نێو دەوڵەتیەکان پێوەرێکی تریش بریتیە باسمان کرد یەکێکتر لە ئەو سرتیفیکەیتە نێو دەوڵەتیانەی کە هەیە لە بواری کواڵیتی کۆنتڕۆڵە الحەم لە تاقیکی پسپۆڕی بەخشین هەڵگری بڕوانامەی ڕاندۆکسە لە بواری کواڵیتی کۆنتڕۆڵە کە ڕێکخراوێکی نێودەوڵەتی بریتانیا کە تەخەسوسن بە بواری هەڵسەنگاندنی تاقیگە لە بواری کواڵیتی و ئەنجامی و شکاریانەی کە تێیدا ئەنجامەدرێ زۆر باش کاکتوانە لە بەرنامەکە کاتمان زۆر نەماوە بەڵام بە کورتی ئەگەر چەند ڕێنماییەک لێرەوە بدەی بە نەخۆش ئێوە گرفتان چیە لەگەڵ نەخۆش لەگەڵ ئامادەکاری نەخۆش پێش ئەنجامدانی پشکنینەکان لە کاتی ئەنجامدانی پشکنینەکان وەرگرتنەوەی ئەنجام و ئەمانە لەوانەیە ئێستا تۆ چەند شتێک لە دڵا بێت کە حەز بکەی لێرەوە بە نەخۆشی بڵێ وەکو ڕێنمایی بزانین گرفتان چیە ئێوە لە تاقیگە و لە کاتێ پشکنین ئەنجامەدەن لەگەڵ نەخۆش لەگەڵ تێگەشتنی نەخۆش کاکتۆر گرنگترین شت ئەوەیە تۆ بۆ نمونە تێ شیکاریەک ئەنجام دەی لەم شیکاریە پێمانەڵە چەند پێوەرێک پێویستە یەکێک لە پێوەرەکان ئەوەیە ئایا ئەم کەسە هیچ چارەسەرێکی پزیشکی بەکارهێناوە یاخودنا و یەکێکتر لە پێوەرەکان بریتیە لە کاتێکی دیاریکراوە هەنێ شیکاریمان هەیە بۆ نمونە لە کاتێکی دیاریکراوە تا بەس لە بەیانیان نەکرێ بۆ نمونە لە ساعت 6 بۆ 8 بەیانی باشترین شت ئەوەیە یاخود چەند ڕێنماییەک هەیە لەوە کەسە باش خەوتە بێت هیچ چالاکێکی زۆری نەبێت ناخواردنی بۆ نمونە نەبوو بێت ئەمانە هەمووی گرفتن لە تاقیگای بۆ ئێمە یەنە پێش شتێکی تر بیرمان نەچێت لە کواڵیتی ینی لە بواری کواڵیتی تاقیگایە گرنگترین شت ئەوەیە تۆ بۆ نمونە فحسێکی پیسایی مناڵێک ئەتەوێت دڵنیابیتەوە لێی بەپێی پێوەرە نێودەوڵەتیەکان ئەتوانی لە هەفتەیەکا بێ 3 جار لە 3 کاتی جیاواز ئەنجام بدرێ بۆی دڵنیابیتەوە لە ڕاست و دروستی ئەنجامەکە کە ئەمە شتێکی گرنگە کە خەڵک هەنێ جار ئەڵێ بۆچی جارێک و 2 جار و 3 جار هەنێ جار کاکتۆر جاری یەکەم نردوێتی جاری دووەمی شەینێرێتەوە ڕەنگە جاری سێمیش بینێرێتەوە بۆی تەواو تەکید بێتەوە کە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە لە دەستنیشانکردن و ئەنجامدانی شیکارەکانە یەکێکی تر بریتیە لە کات یعنی کات بەس لە وڵاتی ئێمەیە بە شێوەیەکی گشتی خەڵکەوێ لە کورتترین کاتە شیکارەکە ئەنجام بە و لە کورتترین کاتە ئەنجامی دەست بکە کە ئەمەش هەنێ جار کێشت بۆ دروست دەکاتەوە بۆ نمونە کێشەیەکت هەیە لەگەڵ شیکاری نەخۆشیەکە ئەتەوێت چەند جارێک تەکید بکەیتەوە پێویست بکات هەنێ جار نەخۆشەکە ئەوە یێتەوە سەر ئەنجامی شیکارەکەم بۆ تەواو نەبوو یەکێکی تر لە مشکیلەکان ئەوەیە تۆ بۆ تەکیدی ئەتەوێت جارێکی کە بۆ نمونە جارێکی تر سامپڵ وەرگریتەوە لە نەخۆشەکە نەخۆشەکە یەکسەر یعنی ترسێکی زۆر زۆر داگرێ ئەبێت چی بێ ئەبێ نەخۆشی خراپم نەبێ مەشاکیلەکەم چییە ڕەنگە کە سوکارەکەی یعنی تۆزێک شەڵەژان دروست دەکەن ئەمەش بۆ ئێمە بەڕاستی گرفتە هەنێ شیکاریمان هەیە بەڕاستی پێویستیان بکاتە
وایە کە لەوانەیە پەیوەندی بە جەنجاڵی و بە قەرەباڵغی تاقیەکەەوە نەبێ هەر پرۆسی زانستی ئەنجامدانی شیکاریەکە خۆی کاتی بوێ هەنێ پرۆسیجەر هەیە تۆ بۆ نمونە جاران لە تاقیگەی شان و خانەزانیا پێویستی بە 1 مانگەکەیە هەتا ئەم سامپڵە حازرەکرێ و چەند پرۆسیجەرەکە بینێ و هەنێ تەفاعلی کیمیایی هەیە پێویستە بەسەریا بکرێ و ئیتر ئەمە پێویستی بکاتە بەڵام نەخۆش چاوەڕێی ئەمە ناکەنی ئەمە یەکێکە لە گرفتەکان یان لەناو تاقیگایەتەوە لە بواری جیناتە کە بوارێکی زۆر حەساسە پێویست بکاتە هەنێ جار تۆ جارێک دوو جار و 3 جاریش پێویست بەوەیە تەکید بکەیتەوە لە نەتایجەکەت لە کواڵیتی ئیشەکەت ینی پێویست بە چەند ستانداردێک هەیە بۆ نمونە ئیشی لەسەر بکەیت بۆی ئەمەش یەکێک لە گرفتەکان ینی یەکێک لە گەورەترین گرفتەکانی ئەمە لەگەڵ نەخۆشە بریتە لە کات ینی ئەوێ ئەو کاتی ئەروەڵا ئەمە زۆر گرنگە بۆ ئەمە ینی چکە تۆ ناتوانانی بۆ شێوە زانستیە بۆ شێوە ئیسراحەتی خۆت هەرچەند ئێمە لە مختەوەرەکەی خۆمانە زۆر گوێمان نەیەوە بە قسەی نەخۆش ئەوەی ئەنجامەکە ڕاست و دروست بێ ئەوەی کە پێویست بۆ زەرور بۆ جارێک و 2 جار و 3 جار ئەگەر بە ستانداردی خۆمان ناچوونێتەوە بە شێوازیشکردنی خۆمان ناچوونێتەوە و ئەو پێوەرانەی کە پێویست بۆ جێبەجێ بکرێت لە ئەنجامدانی شکارەکەی ئەمە ئەنجاممان ناوە زۆر باشە بەڕێز توانا فەخرەدین هەڵگری بڕوانامەی ماستەر لە مدیکل مایکرۆبایۆلۆژی و سەرپەرشتیاری زانستی تاقیگەی نەخۆشخانەی بەخشین زۆر سپاس بە ئامادەبوون زۆر سپاس خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن بەو هیوایەی هەرگیز پێویستان بە ئەو 4 خاڵە و بە تاقیگەش نەبێت تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن خواتان لەگەڵ